کۆبوونەوەی لووتکەیی کۆمەڵەی 20 لە نێوەندی شەپۆلی ناڕەزایەکاندا دەست بە کارەکانی خۆی دەکات. جێگری سەرۆگۆزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق دەڵێت پاش شکستپێدانی داعشیش تیرۆر لە عێراق کۆتایی پێنایات. فێربوونی زمانی ئینگلیزی لە یەکێک لە کۆلێژەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. سڵاو بەخێربێنەوە بۆ بەرنامەیەکی نوێی کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن بەرنامەکە ڕاستە خۆیان ڕۆژن سێشەم و ئەینیە ژێدەنگی ئەمریکا لە واشنگتن. جڤینا کۆمەڵە G20 یان G20 لە ئەڵمانیا دەست پێ دەکا لە دەمێک و ڕێبەرین وڵاتین دەوڵەمەندین جیهانی دەبێژن وان جوداهی لەسەر چەندین پرسان هەنا. ڕێبەرین کۆمەڵە G20 لە هامبورگ ئەڵمانیا دژبن ji بۆ لە هەفاتنان لەسەر ژمارەکە پرسین وەکە ڕێنماییین بازاران شەڕێ تیرۆری گوهارتنا ژینگەهی و نەهشتنا نەخۆشیین کوژەک. ڕاوشکارە ئەڵمانی ئەنگێلا مەرکل جڤین ڤەکر و گوت ئەم گشت ئاگەهداری کێشە و ئالۆزیین جیهانینە و چارەسەریژی دبن ئەگەر ئەم ji berdananin bikin ji demê derketina Amerîka ji peymana Parîs ya jingehê Ewropiyan cudahî digel birêveberiya serok Donald Trump hene. Lê civîna wî digel serokê Rûsî Vladimir Putin sîber bi ser her tiştî de girtiye. Civîn jî her berdewam in. Civînên G20 li Almanya berdewam in û me ev raporta taybet jî heye. ڕێبەرانی گەورە ئابوووریەکانی جیهان لە هەمبۆرگ ئەڵمانیا کۆ دەبنەوە کە دەشێت بە یەکێک لە کۆبوونەوە پڕ لە مشتومڕەکانی وڵاتانی کۆمەڵی 20 دابنرێ بەهۆی ئەو ناکۆچیانەی لەسەر شەڕەکان و گۆڕانی کەشوهەوا و هەروەهاش بازرگانی جیهانی هەن. لێرین تاوتوێژ لەسەر کێشەکانی ئەم جیهانە بکەین. هەمووشمان دەزانین پێویستە زۆر شت بکەین. هەرچیەکمان لەدەست بێ دەیکەین تا هەموو لایەک سەرکەوتوو بن. ئاڵۆزیەکانی نێوانمان ناشارینەوە بە پێچەوانەوە قسەی لەسەر دەکەین چونکە لەسەر ژمارەیەک دۆسێ جیاوازی ڕوانین هەن. لەگەڵەوەشدا سەرنجێکی زۆری نێونەتەوەی لەسەر ئەم کۆبوونەوە لووتکەیە هەیە، بەڵام هێندە و زیاتریش سەنگی سەرنجەکان لەسەر یەکەم کۆبوونەوەی ڕاستەوخۆی نێوان سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ڕووسیایە. کرملن دەڵێت دۆسیەکانی سووریا و ئۆکرانیا لەسەرەوەی کارنامەی کۆبوونەوەکەدان. کۆشکی سپیش دەڵێت سەرۆک ترامپ بڕیار دەدات چی باسکە لەم کۆبوونەوەیەدا کە بە کۆبوونەوەیکی ئاسایی دوولایەنە ناودێری کرد. سەرۆک داناڵد ترامپ یەک ڕۆژ بەر لە کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی ئەم ڕۆهێنی لە پۆڵەنداوە پەیامی خۆی نارد. لە کاتێکدا شارەکانی ڕقە و مووسڵ بەم زوانە لە دەست بکوژان و تاوانباران ڕزگار دەبن، ئێمەدان بەوە دەنێین سووریا پێویستی بە چارەسەریەکی سیاسیانە هەیە کە کارنامە وێرانکاریەکەی ئێران بەرەو پێش نەبات و ڕێگاش نەدا درێخراوە ترۆریستیەکان بگەڕێنەوە. ئەوەش پشتڕاست دەکەینەوە هەر وڵاتێک بەهای ژیانی مرۆڤی لەلا هەبێت هەرگیز ڕێگا بە بەکارهێنانی چەکی کیمیاوی نادات و ئێمەش ئەو ڕێگایە نادەین. لێدوانەکانی سەرۆک ترامپ لە واشۆ جێی سەرنجی زۆرێک لە شیکەرەوەن بە تایبەتیش لە سۆنگەی ئەو پەیامانەی بۆ ڕووسیای نار سەبارەت بە سەقامگیری لە ئۆکرانیا. پێم وایە زۆر گرنگە لەو ڕوانگەیەوە وتارەکەی سەرۆک ترامپ ببینین کە بەر لەم کۆبوونەوە گرنگانەیەتی لە ئەڵمانیا، بەڵام لە بیرمان نەچێت کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆکی ڕووسیادا ئێزگار گرنگە. زۆری لەسەر نووسراوە و پێشبینی زۆریشی لەسەر کراوە، چونکە دوو کەسایەتی گەورە لەسەر ژمارەیەک دۆسیەی گەورە و گرنگ و توێژ دەکەن. وتارەکەی پۆڵەندەشی پەیام بوو بۆ مۆسکۆ. هەرم ڕۆهینی سەرۆک ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیوێتی چاوی لە ڕێ بۆ ئەم کۆبوونەوە چاوەڕوانکراوە لەگەڵ ڤلادیمیر پوتین. شیکەرەوە لەو بڕوایەدان پێویستە سەرۆک ترامپ لەو کۆبوونەوەیەدا ڕاشکاوانە لەگە سەرۆکی ڕووسیادا بدوێت. پێم وایە سەرۆک پوتین کە لە دەرگاکەوە دەچێتە ژوورێ شتێکی دیاریکراوی لە مێشکدای بێڵێت. پێویستە سەرۆک ترامپ ئامادە بێت بۆ هەر بابەتێک. سەرۆک ترامپ پێویستە بە سەرۆک پوتین بڵێت ئەو شتانەی کە ناکۆکیان دروست کردووە لە نێوانیاندا وەک دۆسیی ئۆکرانیا نابێت دووبارە بێتەوە، دەنا بەرەنجامی قورسی دەبێت. بەڵام دڵنیانیم لەوەی سەرۆک ترامپ وەها بڵێت. چاودێریشان بەگومانەوە لەم کۆبوونەوەی ترامپ و پوتین دەڕوانن و دەشڵێن چاوەڕوانی هیچ بەرەو پێشچوونێکیش ناکرێت.
هەتا ئێستا نە کارنامەیەک و نە ئامانجێکی کۆنکرێت دەبینین لە هەردوو سەرۆکەوە نە سووربوونێکیش بۆ پێکانی ئەو ئامانجانی باز دەکرێن پێدەچێت پوتین چاوەڕێ هەندێک هەنگاوی ترامپ بکات لە کاتێکدا ترامپ نازانێت چۆن هەڵبەستی خۆی بەرامبەر پوتین دیار بکات هەر بۆیە کە ئامانج نەبوو کە سووربوون نەبوو ئیدی بەرەو پێشچوونیش نابێت. کۆبوونەوە دوو ڕۆژێ لوتکەیەکەی کۆمەڵی بیست لە نێوەندی شەپۆلی ناڕزایی دەربڕیندا لە هامبۆرگ دەستی بەکارەکانی خۆی کرد. پۆلیس ئاوی بەکارهێناوە بۆ بڵاوپێکردنی ئەو خۆپیشاندەرانەی ڕێگەکانیان گرتبوو. شاری هامبۆرگ هەمیشە نێوەندی خۆپیشاندانی چەپڕەوەکان بووە دژی سەرمایەداری. چەکدارانی داعش هەوڵ دەدەن ڕێگە بگرن لە پێشکەوتنەکانی هێزەکانی سووریای دیموکرات بە پشتیوانی ئەمریکا بەرەو ناوەندی ڕقەی پایتەختی دیفاکتۆی داعش لە سووریا. لە گرتەیەکی ڤیدیۆییدا کە لە ڕۆژی پێنجشەمە لەلایەن ئاژانسی دەنگوباسی هاواری کوردەکانەوەی گیراوە نیشان دەدات هێزەکانی سووریای دیموکرات بەناو بەشە کۆنەکەی شاری ڕقەدا دەسوڕێنەوە و ڕۆژێک پاش ئەوەی کە کۆنتترۆلیان کردووە دانیشتوانی ناوچەکە بە ئاژانسی هاواریان ڕاگەیاندووە ئەوان لە نزیک مزگەوتی کۆنی شارەکە دەژین لە ماڵەکانیان خۆیان شاردبووە هەتا ئەو کاتەی هێزەکانی سووریای دیموکرات هاتن و ڕزگاریان کردن. هێزەکانی سووریای دیموکرات بە بەردەوامن لە پێشڕەوەکانیان لە ڕقا سەرکردەی لەشکری ئۆپراسیۆنەکانی ڕقا کلارا ڕقا بە پامنێری دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە کە لە سەدا 30 شارەکە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە کۆنتترۆل کراوە. شەروانن هێزا سووریا دموکراتیک di nav şer û pevçûnên giran da di bajarê Raqayê da pêş dikevin. Di encama pêşketinên dawî da şervanan dikarîbû hinek dever û taxên nû ji çekdarên Daişê rizgar bikin. Piştî ku Sûra Raqayê derbas kirin û ketin nav bajarê kevin. Li aliyê başûr şervanên Hesedê ketin taxa Hîşam Ebdilmelik û piraniya wê xistin jêr kontrola xwe. Herwiha taxa Qesr Elbenat li aliyê Rojhilatî Bajêr bi temamî hat rizgar kirin. Li gor fermandarekî Hesedê got di encama çalakiyên wan da sû heft çekdarên Daişê hatin kuştin, herwiha 4 şervanên Hesedê jiyana xweş dest dan û heft jî birîndar bûn. Tabii ki gelek destkeftî hatin bi dest xistin, mirov karê bêje ji bajar sedî sî dest şervanên Hesedê da ye. Tabii ki em bêjin heta niha ev 28 roj ku hamle berdewam dike. Mirov karên ha bibêje zaten êdî heval derbasî wî millî Sûrên Raqayê jî bûn. Ew Sûrên ku di bajêr de hebûn yani mirov karê bêje Raqa kevin. Dîsa millê ber ve ava Firatê da gîştine Heyî Haşimiyê jê ra dibêjin. Niha mirov karê bêje pêşketinên dawî bi rengekî pir erînî tê dewamkirine. Piştî ku navenda bajarê Raqayê ji 4 aliyan ve ket çembera şervanên Hesedê çekdarên Daişê hewl didin got korîdorekê ji xwe ra vekin û bi tundî êrişa taxên got ji bin kontrola wan derketî dikin û herî dawî êrişek mezin ser taxa Elsînaa pêk anîn. Di encam da dikarîbûn demekê wê taxê kontrol bikin. Lê şervanên Hesedê piştî demeke Kurd careke din taxa Elsînaa vegerandin bin kontrola xwe. Heta vir desta hevala xwe kişan giyan vê dira. Erebet hevala teqandin, êrişî hevala kirin. Heval paş vegerandin, ana mecwan girtiye. Em ketinên dirê Sûriyê nêzî 5 metrî. Henî me girtiye ev Sûre havayê. Ama ji medresê wê dike Sûre. Havayê. Ev binayetana dikir ji zaten dirê Sûriyê de. Yani heta vir ana me girtiye. Ev taxa Sina'ye. Ev Sina'ye. Li pişta me mişlim maye. Ji vir bizal ve Sina'a xwe dene. Amana Sina'a dene. Piştî wê dibe Sûr. Jêr dime Sûre. Hevalê me nêzî 3-4 metrî ketine dirê Sûrê jî. Operasyona rizgarkirina bajarê Raqayê dikeve meha duyemîn û taniha beşek mezin ji bajêr hatiye rizgarkirin û roj bi roj şervanên Hesedê nêzî ortaya Raqa dibin. و لە هەرێما کوردستان عێراقی ئامادەکاری تێنکردن ji بۆ ئەنجامدانا ڕیفراندۆمێک و سەرۆکی هەرێمی مەسعود بارزانî دەبێژە ڤەگەر ji vê biryarî nîne. Biryara rîfrandۆmê hikûmeta navendiya Iraqê û welatên dî jî yên dewrûber nerehetkirine.
پرسی ڕێفراندۆم لە ئێستادا زۆرترین قسە و باسی نێو بەرپرسان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەدوای خۆیدا هێناوە هەرچی فراکسیۆنی گۆڕانە پێی وایە ئەم پرسە چارەنووسسازە بۆیە پێویستە لە دەستگایەک بێت کە شەرعیەتی هەیە بە یاسا بکرێت کە لە پەرلەمانەوە دەربچێت بەڵام پارتی پێی وایە هەر کەس و لایەنێک خۆی بکاتە خاوەنی بیرۆکەی پرسی ڕێفراندۆم ئێمە پشتگیری دەکەین چونکە پرسێکی نیشتیمانیە ئەم پرسێکی چارەنووسازیە لەبەر ئەوە هەموو پرسە چارەنووسازەکانی کە پەیوەندی بە میلەتەکەمانەوەیە پێویستە لە دەستگایەک بێ کە شەرعیەتی هەیە و پێویستە بە یاسا بکرێت کە ئەم یاسایش لە پەرلەمان دەرچێت بۆیە پێمان وایە بەبێ پەرلەمان تاوتێکردنی ئەم پرسە لە ئیتاری پێشنیاری حیزبەکان تێناپەڕێ. ئەحمەدکانی بەرپرسی لقی دوی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر دەڵێت ڕێفراندۆم بۆ شاردنەوەی قەیرانەکان نییە دوورە لە ڕاستی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان تاکید لەوە دەکەینەوە کە ئەوە نەدەستکەوتێکە بۆ پارتی نەدەستکەوتێکە بۆ جەنابی سەرۆک بارزانانی ئەوە دەستکەوتێکە بۆ گەلی کوردستان و مافی گەلی کوردستانە بەڵام ئەگەر ئەوان قەناعەتیان بەوە نییە با خۆیان بکەنە خاوەنی ڕێفراندۆم و ئێمە دەستخۆشیان لێ دەکەین. چاودێرێکی سیاسی پێی وایە ئێمە هەرێمێکی بێ هاوڵاتین هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە دابەش بووە بەسەر حیزبەکان و حیزبەکانیش هەر یەکەیان بۆ بەرژەوەندی خۆی کار دەکات. خۆی کێشەکە لەوەیدایە تا ئێستا ئێمە هەرێمێکین بێ هاوڵاتی چونکە هەموو هاوڵاتیەکانمان هەموو تاکە چێ و کۆمەلگایە بەش بۆ لەسەر حیزبەکان لەبەرەوەی حیزبەکان هەرێکە و شەڕەتەمەقاڵی دەکە لەسەر بوونی پێگەی خۆی لەو هەرێمەی لەسەر بوونی پێگەی خۆی کە هەرێمە شەڕ دەکا و حیزبانە دابەش بوونە هۆی دابەش بوونی هاوڵاتیەکان نەمانی دەنجی ناڕازاییە. 25 ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بەشێکیان پێیان وایە لەم بارودۆخەدا کە ئێستا کوردستان تێکەوتووە کە ڕۆبەڕووی چەندین قەیران بۆتەوە بە کاتی ڕێفراندۆمی نازانن و سربەخۆی بۆ هەرێمی کوردستان بەڵام بەشێکی تر پێیان وایە ئێستا باشترین کاتە بۆ ڕێفراندۆم و سربەخۆی هەرێمی کوردستان و لە هەولێرەوە ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بە ئاژانسی ڕۆیتەرسی ڕاگەیاندووە پاشگەزبوونەوە لە ئەنجامدانی ڕێفراندۆمەکە بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان نییە بەڵام بۆ ڕێگەگرتن لە هەر گرژی و ئاڵۆزیەک دیالۆگ لەگەڵ بەغدا و وڵاتانی ناوچەکەدا دەکات و هەوڵی ئەم ڕێفراندۆمەی هەرێمی کوردستانیش لە کاتێکدایە کە ژمارەیەک لە زلهێزانی جیهان و وڵاتانی ناوچەکەش دەڵێن پشتیوانی لەم ڕێفراندۆمە ناکەن یەکێک لەوانش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە کورد کۆنێکشن میواندارەتی دکتۆر بیلال وهاب شارەزای سیاسی لە ئینستیتوتی واشنگتن دەکات. دکتۆر سپاس بۆ هاتنت بۆ ئێرە. دکتۆر سەرەتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین هۆی چییە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی ئەم ڕێفراندۆمەی هەرێم ناکات؟ بەڕای من دوو خاڵی سەرەکیە یەکەم خودی بیرۆکەکە لە سیاسەتی ئەمریکا بە بیرۆکەیەکی باش سیر ناکرێت بەشی دووەمیشی ئەوەیە کە گەیشتن بەم ئامانجە ئەگەر بیرۆکەیەکی باشیش بێ لەم کاتا زەحمەتە ئەو دوو خاڵ ئەساسیەکە بیرۆکەیەکی باش نییە لەم کاتەیە لەبەرەوەی کە بە جیا لە 2014 کە داعش بەشێکی زۆری عێراقی گرتبوو و لە کاتێکە کەوان مالیکی سەرۆک وەزیرانی عێراق بوو عێراق بەرەوە ئەوەچوو کە بڕوخێت ئەو کاتە جیابوونەوەی کوردستان و سربەخۆی کوردستان ئەوە ڕزگارکردنی لایکەم بەشێکی عێراقێکی ڕووخاو ئێستا لە سیاسەتی ئەمریکا دوای ئەوەی کەوا یارمەتی حکوومەتی عێراقی پێشمەرگی داوە بۆ لە ناوبردنی داعش عێراق بەرەو سەقامگیری ئەڕوا ئەگەر هاتوو کورد لە هەڵبەتە لەمە لە ویجە نەزەری ئەمریکاوە ئەگەر هاتوو کورد ئەو لایەنە بێکەوە عێراق دابش بکە کە کورد هاوپەیمانێکی ئەمریکایە ئەو کاتە ئەو بەشەی تری عێراق بەبێ کورد عبادی تایە زەعیفە بێ و زیاتر ئەکەوێتە ناو باوەشی ئێرانەوە ئەمە خاڵێکی سەرەکی خاڵەکەتێشی کێشە ناوخۆیەکانی کوردستانە کە ئایا جانبی ئابووری مەسەلەی شەرعیەت مەسەلەی ئەمنی کوردستان تا چەند ناتوانن سەر پێی خۆی ڕاوەستن. باشە دکتۆر نەتەوە یەکگرتوەکانیش گوتوێتی نا پشتیوانی لێ دەکات و نە چاودێری ئەم با بڵێن ڕاپرسیەش دەکات جاگەر نەتەوە یەکگرتوەکان یاخود دەستگاکانی تر چاودێری ئەم ڕاپرسیە نەکەن با بڵێن چ گرنتیەک هەیە کە بتوانن شەرعیەتی پێ بدەن یاخود ئەمە بەڵگەنامەیەکی یاسایی بێت. UN لەگەڵ یا نابێت ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم تاکلایەنە ئەم ڕێفراندۆمە بکات ئەگەر بهاتایە لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ نمونە بە تەنسیق ئەم ڕێفراندۆمە بکرایە لەوە ئەچوو UN زیاتر لەگەڵ یابێ بە تایبەتی ئەگەر هاتوو ناوچە جەناکۆکەکان ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان وەکو کەرکووک و وەکو سنجار تایە بەشدار بێت ئەوە لەوانەیە ئاڵۆزیەکان بۆ هەرێمی کوردستان زیاتر بکات بەڵام ئەگەر تەنها لە ناو
حکوومەتی هەرێمی کوردستان واتە هەولێر و دوهۆک و سلێمانیا بکرێت لەوە چێ ئەو کاتە کێشە دەولیەکان کێشە نەودەوڵەتەکان کەمتر بێت و کێشەی کەمتر ئەو کاتە نەبوونی یوئێنیش کەمتر کێشە بۆ کوردستان دروست بکات. بەڵێ دکتۆر سەرۆکی هەرێمی کوردستان لەو توێژەکەیدا لەگەڵ ئاژانسی ڕۆیتەرز باسی لە کەرکووک کردووە کە ئێستا جەنابەت باس لەوە کرد دەڵێ لە پاش ئەم ڕاپرسیە چارەنووسی کەرکووکیش دیاری دەکرێت. جا باشە چ گرنتیەک هەیە کە حکوومەتی عێراق ڕێگە بدات ناوچە دابڕێنراوەکان بەشداری بکەن لەم هەڵبژاردنەدا؟ خۆی حکوومەتی هەرێم تا ئێستا باسی ڕفراندۆمە کات باسی سەربەخۆییە کات بەڵام بەڕای من بە ئامانجێکی استراتیژی ناڕوونیەکی زۆر لەم پرۆسەیە هەیە تا ئیسە پلانێکی ئاشکرا لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێشکەش بە ئەمریکا نەکراوە پێشکەش بە کۆمەڵگەی نێودەوڵەتی نەکراوەکەوە هەنگاوەکانی ڕفراندۆم و هەنگاوەکانی دوای ڕفراندۆم چی ئەبن. بەڕای من ئەمە شتێکی باشە بە حکومەوەی کە ئەم فشارانە لەسەر کوردستان زیادە بێت کوردستان کاتەتوانێت ئەم پلانی کەوا هەیەی وا بیگونجێنێکەوە بە تەنازل دیار نەبێت بەڵام لە هەمان کاتە ئامانجەکە بپێکێت. بەڕای من کەرکووک یەکێکە لەو کێشە ئاڵۆزانەی کە تورکایەنێتە ناو مۆزوعەکەەوە و هەروەها گلەیی و نیگەرانیەکانی ئەمریکا لەسەر ڕفراندۆم و پرۆژەی سەربەخۆیی کوردستان زیاتر دەکات. بۆیە تا چەندێک بەغا و حکوومەتی مرکزی عێراقی لەم پرۆسەیە بەشدار بێت نەک تەنها لە پرۆسی مفاوەزاتی دوای ڕفراندۆمەکە بەڵکو پرۆسی ڕفراندۆم خۆشیە لەوە ئەچێت نیگەرانی نێودەوڵەتیەکان کەمتر بکرێن. باشە سەرۆکی هەرێم ئاماژەی بەوەش کردووە کە پاشگەزبوونەوە نییە لەم ڕفراندۆمە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێت هەوڵ دەدات کە با بڵێن دیالۆگ بکات لەگەڵ وڵاتانی هەرێم و لەگەڵ عێراقیشدا بۆ ئەوەی قەیرانێک دروست نەبێت یاخود گرژی و ئاڵۆزی دروست نەبێت. تۆ پێت وایە شیانی ئەمە تا چەندێک هەیە کە بتوانرێت قەیرانێک دروست نەبێت لە دوای ڕفراندۆمەکەوە؟ خۆی وەکو پرینسیپ کردنەوەی دەرگاکانی دیالۆگ هێشتنەوەی دەرگاکانی دیالۆگ بەکراوەیی ئەمە خاڵێکی گرنگەوە کوردستان و هەرێمی کوردستان بەبێ ئەم چانەڵی دیالۆگانە کێشەی بۆ دروستە بێت. بۆیە ئەمە خاڵێکی گرنگە وەکو استراتیجیە ببمێنێتەوە. پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا ئەم جۆرە پرس و ڕاوێژ و دیالۆگانە لە دوای ڕفراندۆم ئەکرێت یاخود لە پرۆسی ڕفراندۆمیشە. بەڕای من ئەگەر لە پرۆسی ڕفراندۆمیشە ئەم جۆرە دیالۆگانە هەبێت ئەم فشارانی کەوا ئێستا لەلایەن ئەمریکا و لەلایەن تورکیا و لەلایەن تەنانەت یوئێنیشەوە لەسەر هەرێم هەیە لەوانەیە کەمتر بێتەوە و زیاتر جۆرە لە تێگەیشتن لە مووقیفی کوردی زیاتر بکات. بەڵێ دکتۆر بلال زۆر بە کورتی کورد لەم سەروبەندەیە چی بکات باشە؟ بەڕای من دیالۆگ گرنگە تێگەیشتن لە ڕای بەرامبەر گرنگە هەنگاوی تاکلایانە کوردستان کەم لە هەنگاوی تاکلایانە قازانجی کردووە قازانجی استراتیژی کردووە ئەمە مەسلەیەکی استراتیژیە بۆیە تا چنێک لە سیاستمەدارەکانی حکوومەتی هەرێم دیالۆگ بکەن و ڕێی خەڵکی تر وەربگرن ئەوە ئامانجی ڕفراندۆمەکە زیاتر پێک. دکتۆر بلال وهاب زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. لەشکری عێراق هەروادێ لە پێشڕەوی زیاتردایە و ناوچەی زۆرتریشی لە تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی سندۆتەوە. ژمارەی تیرۆریستانی داعش لە ناو مووسڵەوە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و ژمارەیان لە هەزاران تیرۆریستەوە وەک هێزە ئاسایشەکانی عێراق دەڵێن دەشێت تەنها 300 تیرۆریست لە ناو شارەکەدا مابنەوە. هاوکات دەستە و تاقمە فریاگوزاریەکانیش لە هەوڵی هەڵگرتنەوەی تەرمی زیاتری خەڵکی سیڤیلدان کە بەهۆی شەڕەکانەوە کوژراون. قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو توێژێکی تایبەت بە دەنگی ئەمریکا دەڵێت هەرێمی کوردستان خۆی بۆ قۆناغێکی نوێی جەنگ لە دژی داعش ئامادە دەکات. قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم دەڵێت بیرروباوەڕی تونڕەوی لە عێراقدا تەشەنەی کردووە و پێویستی بەوە هەیە کە بەری پێبگیرێت. ئێمە بێ خۆمان حازرکەین بۆ قۆناغێکی نوێی ئەم جەنگەی دژی داعش قۆناغێک کە شەڕی جەبهەیەک بەرامبەر بە جەبهەیەکی تر بۆ شەڕی هێزی دژە تێرۆرەکانمان دژی ڕێکخراوێکی تێرۆریستی کە بتوێتەوە لە ناو کۆمەڵگاکەمان. بۆیە پێم وایە بە ڕزگارکردنی مووسڵ هەنگایەکی گرنگە بەڵام لە هەمان کاتیشە ئەو ئایدیۆلۆجیەی داعش ڕەنگ بێ ما بێتەوە لە ناو عێراقا. بۆیە ئێمە بە تاکید معلوماتمان هەیە کە تەنها بە تەسلیم بوونیان لە مووسڵیان بە ڕزگارکردنی مووسڵ هیچ نەمەعنایەوەیە کە مەترسی داعش لەسەر هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکانی تر دوورکەوتوەتەوە. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ جموجۆڵی داعش لە ناوچە سنووریەکانی هەرێم و بە تایبەت لە ناوچە کێشە لەسەرەکان زیادی کردووە و راپۆرتە هەواڵگیریەکانیش باس لە دروستبوونی مەترسی لەسەر هەندێک ناوچەی کێشە لەسەر دەکەن کە لە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدایە.
بەڵام تاڵەبانی مەترسیەکانی ئەو ڕێکخراوەی لەسەر ئەو ناوچانە نەشاردەوە. کەرکووکیش لەژێر مەترسیدا ئەبێ حەویجە، مووسڵ، دیالە، خانەقین، حتا بەغداش، حتا جنوبیش. بۆیە داعش هێزێکی نوێ نییە. ئێمە لە 2001ەوە شەڕی جوندل ئیسلاممان کرد. جوندل ئیسلام بوو بە ئەنسار الئیسلام، ئەنسار الئیسلام بوو بە ئەنسار السونە، جا بوو بە القاعدە لە عێراق و هێزەکانی تر. بۆیە ئەم فەرهەنگە ماوەتەوە لە ناو سیاسەتی عێراقە و تاکو چارەسەرێک نەدۆزینەوە بۆ کێشەکانی عێراق، کێشە سیاسیەکانی عێراق، هەمیشە ئەم مەترسیە ئەمنیە لەسەر عێراق ئەمێنێتەوە. لە ئێستادا داعش لە دەوروبەری کەرکووک و خانەقین جەمۆجۆڵێکی فراوانی هەیە و پێشمەرگە لەو ناوچانە خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا قوبات تاڵەبانی گەیشتە خانەقین و مەترسیەکانی ئەو ڕێکخراوەی لەگەڵ بەرپرسە ئەمنی و ئیداریەکاندا تاوتوێ کرد. داوامانیش کردووە کە هێز لەم ناوچانە زیاد بکرێ، خۆتە نەزانن زیاد زۆربەی هێزی پێشمەرگە مەشغوڵ بوون بە کەرکووک و بە مووسڵەوە. ئەگەرچی راپۆرتە هەواڵگیریەکان باس لە خۆ ئامادەکردنی داعش بۆ پەلامەردانی هەندێک ناوچە دەکەن، بەڵام بەرپرسە ئەمنیەکان دەڵێن توانای داعش لاواز بووە و ئەوانیش توانای بەرپەشدانەوەی هێرشەکانی ئەو ڕێکخراوەیان هەیە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. ئاژانسا مافی مرۆڤان یان نەتەوێنێ گرتنا 10 چالاکڤانان لە تورکیا جوانە بڕێوەبەری ئۆفیسا تورکیا یا ئەمنستی ئینتەرناشنال شەرمەزار کرد. بەیفدارە ئاژانسا نەتەوێنێ گرتی گوت ئەو چالاکڤان لە دەمێ جوینەکێ لە ئەستەمبۆلێ هاتن گرتن لە ڕۆژا چارشەمێ بگومانە ئەندامەتیا ڕێخستیەکە تیرۆریستی ئەلیزابێت ترۆسەل دەبێژتن گرتنا بەوێ تاوانێ بە مەبەستین سیاسیە. بەڕێوەبەرێ ئەمنستی لێ تورکیا ئێدل ئەسەر و چالاکڤانên دی دێ هەفت ڕۆژان دی گرتیگەهێدا بمینن و خەما ئاژانسا نەتەوێن ئێگرتی ژ ئەشکەنجەدانا وانە. هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلانی سەر بە کوردەکان سەلاحەدین دیمرتاش ئەمڕۆ هەینی لە دادگاییکردنەکەی ئامادە نەبوو. دیمرتاش کە ئەمڕۆ سێهەم دانیشتنی دادگاییکردنی بوو لە ئانکەرا ئامادەی دادگاکە نەبوو. دیمرتاش بەوە تاوانبار کراوە کە پەیوەندی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان هەیەوە لە دادگایەکەی مانکی یەکدا داوا کرابوو کە سزای 142 ساڵ زیندانی بدرێت. ومرات کلجدار ئۆگلۆ بەڕێوەبەریان ڕێبەری پارتیا سەرەکە ڕکابەرە حکومەتە سەرۆکی تورکیا ڕەجب طەیب ئەردۆغان دەست بە مەشەکی کردیا بناوی مەشە عەدالەتی ژ ئەنکەرێ حتا ئیستانبولی وەکە نەڕازیبوونێ لەسەریا ئەو دەبێشتێ ئاراستەکردنا وڵاتە ji بۆ یەک پارتیێ. مەشە 405 کیلۆمتران بەری یەکەم بیرەوەریا دەربا لەشکریا نەسەرکەتی بووش بە گوهارتنا حکومەتە ئەردۆغان. ڕۆژی 20ەمە لە ڕێپەیوانی داد و عەداڵەت و کەماڵ کلیجدارۆغلۆ هێشتا لەسەری بەردەوامە. ڕێبەری تەمەن 68 ساڵانی پارتی کۆماری تورکیا زۆر جار کەوتۆتە بەرڕەخنە لەبەرەوەی ڕێبەری پارتێکی ئۆپۆزیسیۆنی کاریگەر نەبووە. ئێستا کلیجدارۆغلۆ ئۆپۆزیسیۆن لە دەوری خۆی کۆ دەکاتەوە دەبەرامبەر سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان و 1 ساڵ سەرکوتکردنی ئۆپۆزیسیۆندا. ئەم ڕێپێوانە کاریگەری بووە و ئەوە 20 ڕۆژە بەدەیان هەزار کەس ڕێپێوان دەکەن و هەمویان هەڵگری دروشمی دادپەروەرین. ئەمەش بۆ تەمایەی وشاربوونەوەیەکی زۆر کە خەریکە شتێکی ئەرێنی لێوە و ئەنجام بێت. عەداڵەت ئەو دروشمەیە خەڵکەکە لەسەر پلاکارد و تیشرت و شتی دیکە نیشانی دەدەن. ئەوان دەڵێن هەوڵ دەدەن پەیامەکەیان بگەێنە ناو چین و توێژی دابەشبووی سیاسی وڵات تا سرنج بخەنە سەر بارودۆخی هەزاران کەسی زیندانی کراو ئەوانەی ئیش و کاریشیان لەدەست داوە بەهۆی سیاسەتی سەرکوتکارانەی ئەردۆغان ئی پاش کۆدەتا سەرنەکەوتۆکەی ساڵی ڕابردوو. ئەندام پەرلەمان دەستگیر کراون، ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەوان دەستگیر کراون، هەروەها کەسانی ڕۆناکبیر، سیستەمی پەروەردە لە باریەک ترازاوە، سیستەمی دادپەروەری لە ژێر گوشارەکی زۆردایە. خەڵک لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگادا داوای دادمەندی بۆ هەموو لایەک دەکەن. سەرۆک ئەردۆغان خۆپێشاندەران تاوانبار دەکات بە خیانەتکردن و هاوکاریکردن لەگەڵ گروپە تێرۆریستیەکان. ڕێپێوانەکەش بەڕێوە پشتیوانی زیاتر پەیدا دەکات. خەڵکی پشتیوانیەکی زۆریان داوەتە ئێمە دەستمان بۆ ڕادەوەشێنن، ماچمان دەکەن، داوای سەرکەوتنمان بۆ دەکەن، لە ئامێزمان دەگرن، فرمێسک لە چاویاندایە،
دەڵێن خوددا یارمەتیمان بدات پشتیوانیەکی بێوێنەی خەڵکەکەمان لێکراوە هەرچەندێکە دیژایەتیشمان کراوە بەڵام زۆربەی پشتیوانیکردن بووە. سەرڕای ئەم خۆپێشاندانە ئەردۆغان پشتیوانی بەرچاوی لە ناو وڵاتدا هەیە. لە کاتی ڕێپەیوانەکە لایەنگرانی ئەردۆغان لە ڕێگاوە وەستابوون پشتیوانی خۆیان بە ئاشکرا بۆ ئەو دەردەبڕی. وێ دەچێت ناکۆچی سیاسی لە تورکیا قوڵتر بێت دەگەڵ و خەڵکەشی زیاتر خۆ دەگەێنە ڕێپەیوانەکە کە چاوەڕێ دەکرێت یەکشەممە بگاتە ئیستانبول. ئەوەش لە کاتێکدا دێت کە بەڕێز کلیچدارۆغلو سێشەممە داوای پێداچوونەوەی لە دادگای ئوروپا کرد سەبارەت بە دەنگدانی مانجی چواری ڕابردوو کە دەسەڵاتێکی بێ ئەندازە دەداتە سەرۆک. ئەو گوتیشی تورکیا بەخێرا وا خەریکە دەبێتە وڵاتێکی یەکپارتیە. تەواوی دامەزراوەکانی وڵات بوونەتە لق و پۆی تاکە پارتێکی سیاسی ئەوەش زیانێکی مەزن لە سیستمی دموکراتیک و پەرلەمانی وڵات دەدات. هون ji bo nûçeya pêzanîn û şahî diçin ku dengê Amerîka em li cihê bûyerêne nûçeyên giring ji bo we dişopînin bi YouTube û Facebook û Twitter'a xwe ya Kirmancî û Soranî. Bername siyasî, hunerî û ronakbîrî bernama Kurd Connection di NRT TV de dikarin li televîzyon û radyoya pişka Kurdiya dengê Amerîka bişopînin û guhdarî bikin. Hemî platformên mîdyayî yên pişka Kurdiya dengê Amerîka di xizmeta we dane we ciyek rast hilbijartiye. دەنگی ئەمریکا ژێدەرەهەری باوەڕ پێکری. فێربوونی زمانی ئینگلیزی یەکێکە لە ئاستەنگە سەرەکیەکان بۆ ئەو کەسانەی کە دێنە ئەم وڵاتەوە بۆ خوێندن بۆیە زۆرێک لە زانکۆکان گرنگیەکی تایبەت بە فێربوونی زمانی ئینگلیزی دەدەن. زانکۆی کۆلۆمبیا یەکێکە لەوانە. پۆلی فێربوونی زمانی ئینگلیزیە لە زانکۆی کۆلۆمبیا بە وێنەیەکی بچکۆلە وێنە گەورەکەی ئەم وڵاتە دەخاتە بەرچاو. ئەمریکای فرە زمان و ڕنگ و ئاین و کەلتوری جیاواز بەڵام هەمووشیان یەک زمان کۆیان دەکاتەوە. فێربوونی زمانی ئینگلیزی وەک زمانێکی بەربڵاوی جیهانی ڕێگەیەکە بۆ کردنەوەی دەواازەکانی دەرفەتی ژیان لە ئەمریکا. ئەگەر زمانەکە بەباشی فێربی نەکرد تەنها سوودمەندە بۆ دەرفەتی کاری باش بەڵکو لە ڕووی بەکارهێنانی زمانەکە و ناسینی خەڵکی نوێشەوە گرنگە. لە وڵاتە کە بتەوێ بژی زمانی ئینگلیزی زمانێکی سەرەکیە. بۆ من شەرەفێکی گەورەیە خەڵکی نوێ فێری زمانەکە دەکەم بۆ ئەوەی دەرفەتێکی باشتری ژیانی دەستکەوێت. خوێندنی زمان پارێکی زۆری دەوێت. بەڵام بۆ ئەوانەی بە پرۆسەی کۆچبەریدا هاتوون خوێندنەکەیان خۆڕاییە. بۆ خەڵقی کۆچبەر کە لە شوێنی جیاوازەوە بۆ ئەمریکا دێن هەوڵی ئەوەیان لە بەردەستدایە لە ڕێگەی پشگیری دارایی حکوومەتەوە زمان بخوێنن. ئەو بەرنمەیەش بۆ ئەو کەسانەیە کە دەرامەتیان کەمە. دیارە خەڵقی کۆچبەر هیچی نییە و تازە هاتووە. هەموو ساڵێک حکوومەتی ئەمریکا خەرجی خوێندنیان دابین دەکات بۆ پشگیری ئەو کەسانەی دەرامەتیان نییە و یا کەم دەرامەتن. هاتن بۆ ئەمریکا تاکە ڕێگەیەکی یاسایی هەیە کە لە ڕێگەی پرۆسەی کۆچەوە خەڵک لە سەرتاسەری دنیا ڕووی تێدەکا. بەڵام ڕەنگە خوێندنیش هۆکارێک بێت بۆ گەیشتن بە ئەمریکا. بۆ ئەو کەسانی کە بیانەوێت لە عێراقەوە یان لە هەر وڵاتێکی ترەوە دەرەوەی ئەمریکا بیانوێت ئەپلایکەن ئۆنلاین هەیە هەم بە ئۆنلاین ئەتوانن لە سایتەکەوانێ بە ئۆنلاین تەقدیمیکەن و ئەو شتانش کە پێویستیانە بۆ ئەپلایکردن یەکەم شت ئەوەیە کە شەهادەیان هەبێ لە های سکوڵ بەرەوسەرەوە یعنی لە شادی ئامادەیەوە بەرەوسەرەوە و بانک ستیتمنت و هەروەها پاسپۆرتی عێراقیش. لە ئەمریکا پندێکی دیاریان هەیە کە دەڵێن بڕوانامەیەکت هەبێت دەتوانی ژیانی خۆتی پێپۆشتەکەیت. ئەوەی لێرەش دەخوێنێ ئامانجێکی هەیە. برای اینکه اومدم انگلیسی رو کاتێک کە هاتم ئەمریکا هەوڵمدا ئینگلیزی فێر بم بۆ ئەوەی بتوانم پەیوەندی بە خەڵکەکەەوە بکەم و کاریش بکەم تا بتوانم کۆمەگی براکەم بکەم. کە دەچیت بۆ کۆمپانیایەک بە تایبەتی لە کۆریا پرسیاری ئەوە دەکەن ئایا بڕوانامەی زمانی ئینگلیزیت هەیە ئەوسا وەردەگرن. بالنسبة لي أنا الإنجليزي دەربارەی من زانینی ئینگلیزی لەگەڵ عەرەبی زۆر بەسوودا زۆر بە خێرایی کارت بەدەست دەکەوێت هەروها پەیوەندیکردن و شارەزابوونی کولتوری ئەم وڵاتە. لە پۆلێکدا کۆری و کورد و عەرەب و فارس و چاینی و ئەفریقی لێک پرۆسەدان چۆن بەڕەوانی زمانی ئینگلیزی فێر بن و لەم وڵاتە گەورەیە شوێن پێی خۆیان بکەنەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن،
بهیڤات دەمێن خۆش ڕۆژە سێشەم جارەکە دیمە جۆڤانە دەگەلوە و کورت کۆنەکشنەک دی خۆدا حافیز کاتێکی خۆش.